الآن برای سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاراستەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کرا. ئێمە دەستمان کردووە بە ئامادەکاری عملی و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە دوای ئەوەی کە ماوەی هەفتەی ڕابردوو چەند کۆبوونەوەی کرا ئەوڕۆ خشتەی عملیات خشتەی کردارەکان وەکو دەستپێکی ئامادەکاری بۆ هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی کۆمیساران و لەمڕۆوە ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەست دەکات بە ئامادەکاری کردداری بۆ پرۆسەی هەڵبژاردن بۆ سینۆ. خاڵێکی لەوانە پرسیاری جەنابیشتان بێ مەسەلەی تۆماری دەنگدەران بە خۆشحاڵیەوە کاری زۆر باشی لەسەر کراوە. ئێمە لە مانگی یەکەوە کاری جدیمان لەسەر کردووە لەلایەن کۆمەڵێ پسپۆر و کۆمەڵێ ستافی خۆمان لێرەکانە کە ئەوانیش گەیشتنە ئەنجامی زۆر باش و لە دوای ئەوەی کە هەموو ئەنجامەکان و تۆماری دەنگدەران بە تەواوەتی پاکراوە لەسەرجەم ئەو کەموکوریانەی کە تێدایە بێگومان ئێمە لە پرێس کۆنفرانسێکی وەکو ئەمڕۆدا تەواوی وردەکاریەکان ڕایدەگەین کە کەموکوریەکان لەکوێدا بوون و لە دوای ئەوەی کە کاری لەسەر کراوە کەموکوریەکان چی دەکراوە بە داتا دەخێنە بەردەستی بەڕێستان. خاڵێکی تر ئەوەی کە قسەمان لەسەر کرد ئەمڕۆ یاداشی سێ لە بەڕێزانی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران بوو لەسەر پێداچوونەوە بە بڕیاری ئەنجومەن لەسەر بەکارهێنانی ئامێری زیرەک کە پێشتر ئەنجومەنی کۆمیساران بە زۆرینەی دەنگ بڕیاریدا بوو کە ئامێری زیرەک هاوشێوەی عێراق بەکاربێنێ، بەڵام دیارە لە دوای ئەو حەدەسانەی کە ئەوەی کە بینیمان دەرەنجامەکان و ئەو ناڕەزایانەی کە لەسەر ئەنجامی هەڵبژاردنی 12/5 عێراق زۆرێک لەلایەن سیاسیەکان و هاوڵاتیان نیگەرانی زۆریان دەڕووی لەسەر ئەو پرۆسەیە، بۆی بە پێویستمان زانین ئێمە جارێک کەم ڕاجعی ئەو پرۆسەیە بکەینەوە و ئەنجومەنی کۆمیساران لە دیراسی خۆیدا و ڕاوێژ دەکات بە لایەنە سیاسیەکان بە پەرلەمانی کوردستان و بەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە لەسەر پرسی هەڵبژاردن و ڕاپرسی کار دەکەن بۆی کە بە هەموو لایەکمان بگەینە دەرەنجامێک کە جێگەی ڕەزامەندی زۆرترین قاوەرەی سیاسی و جارێکەوە بتوانین لەو ڕێگەیەوە ئومێد بگەڕێنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی خۆشەویست. و ئەمڕۆژ دیارە یاداشتێک هەر لەسەر ئەو بابەتە لەلایەن 5 قوارەی سیاسی پێشکەش بە ئەنجومەنی کۆمیساران کرا و بە فەرمی داوای خۆیان و یاداشتی خۆیان گەیاند ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران و بڕیارە ئێمە لە چەند ڕۆژ داهاتوودا داواکاری ئەوانیش دراسە بکەین جارێک هەموولاکتان بەخێر بێت. کاک شێران ڕاست عزیز لە هەناڵێتیان ئەو یاداشتەی کە لەو لایەنە ناڕازیانە بەدەستێوە گەیشتووە جی لە خۆبووتوە داواسیان کردووە بۆ پێیەکەوان تێبینیان لەسەر هەڵبژاردنەکانی ڕابردووە. یاداشتەکە ئەوان ئەوەی کە لە بەردەستی مندا 5 قوارەی سیاسی دیارەواژۆیان لەسەر کردووە، داوای 5 شتیان کردووە: پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئیش لەسەر بکرێت، سندوقی زیرەک بە هیچ شێوەیەک بەکارنێ لە هەژماری ئەلکترۆنی، هەروەها داوایان کردووە لە ڕێکارەکانی ئێمە کە ڕێکارەکانی تایبەت بە هەڵبژاردن پەسەند دەکەین پرس بە ئەوان بکرێ و ڕای ئەوان وەربگرێ وەکو لایەنێک. هەروەها داوایان کردووە کە ئەو کارانەی کە دەیکەین بە شەفافی بۆ ڕایگەشتی ڕوونی بکەینەوە و داوای کۆبوونەوەی هاوبەشیان کردووە خۆیان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم. بەڵێ من حەز دەکەم ئەو ڕوونکردنەوەی بدەم چکە زۆر پرسیارمان لێ دەکرێت. بەڕێزان بەپێی ئەوەی کە لە بەردەستی مندایە لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمیسیۆنی باڵا تەنها تەکلیف کراوە بۆ ئەنجامدانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە فەرمانی هەرێمی ژمارە 1 زۆر بەواضحی هاتووە داوا دەکات کە کۆمیسیۆنی باڵا هەموو ئامادەکاریەکە بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە سینۆ و ئەگەر هەر داوایکاری کە هەبێ وەکو ئەنجومەنی پارێزگاکان کە باز دەکرێت کاتەکەیان تەواو دەبێت پێویستە ئەوان لە ڕێگەی خۆیانەوە یاداشتی خۆیان بەرزکەنە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ڕێی خۆیەوە ئەگەر بە پێویستی زانی فەرمانێکی هەرێمی وەکو ئەو فەرمانە ئاڕاستی ئێمەی دەکات و پێویستە ئێمە پابەندین بۆی کە ئامادەکاری بکەین و هەر بۆ زانیاری جەنابیشتان وەکو ئەرکی سەرشانی خۆمان ئێمە لە کۆتایی 2017 ئێمە نووسراومان ئاڕاستی بەڕێزان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی پەرلەمانیش کردووە کە تیایدا خۆمان پێشنیاری ئەومان کردووە کە هەرچی هەڵبژاردنەکە لێک کادا بکرێت لێک تەوقیدا بۆی کە یەکجار هاوڵاتیانی خۆشەویست بێنە سەر سندوقەکانی دەنگدان و وەکولفەیەکی کەمتر دەوێت. بەڵام دوابڕیار وەکو بۆ خۆتان دەزانن لای ئەوان تەنها باسی هەڵبژاردننی و ئامادەکاری بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پێشەوەی کەواتەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکرێت
تجمعي بلاك دارا وكا نيوستي توماري لدران تنداي بدوية تنداي جبارة هي ورحمة الله بالجماري باش الجماري كتاب لابدو يسد واجر تجمعي جماري راس لا يوتشا سيدو مش بويا ورطان جادي وكا مجادي أمزارا هاوشوي مجادي را باش تشتركي إلكتروني تشتركي فيش كده بس دكتورنا جير كيبي تاو كاري تاعي حسب مكان بوي بخشي عوام كان يعني يورطان باش تسمي كبير سبار بداتاکن ولام داوا اما لدوای که تای پروسه که تابو چون پروسه که روزانه کاری لسر دکره و جماری جواز زیاد دکری کم دکره بویا مالکات خوی دا لپریس کنفرانس یک دا بالن من داوا که همور دکاری کان روز کینوا سبارت با اوی که اما نخیر اما نکونی جر کارگری هیچ کسی هیچ لانه هیچ حزبی کی داری کرا و اما کمیسیونی سربخوی هل جانو را پرسی هرمین و پی اساد الصلاة كامل معناه بو دانانی سرجم رکارکانی خومن بالام اما ئاساییە کە گوێ لە لایەنی سیاسیش بگرین وەکو شەریکێک چونکە ئێمە لە ئەنجامدا ئەمە قسە هەڵبژاردن بۆ لایەنە سیاسیەکان دەکەین و زۆر ئاساییە کە ینی گوێ لە ڕاو سەرنجی ئەوانش بگرین بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە بڕیار دەدا بەڵێ ئەنجومەنی کۆمیساران کە بڕیار دەدا کام ئالیەتە وان بەچ شێوازێک هەڵبژاردنەکان دەکات شێوانەکان فارس دەستپێدا ینی بەدەست داواکاری حزبەکان ئێستا بازە بکرێت خۆشتان لە ئەنجومەنی کۆمیسیاران زۆریەتان بێژنەوە قەناعەتەی کە بۆ جیاکردنەوەی دەنگەکانەمان بەکار نەهێنرێ ئەمە ڕاستیان برزان دەکرێت لە هەموو ئەسەیەکدا یعنی زۆر طبیعیە کە ڕای جیاواز هەبێ یعنی زیندوێتی ئەو ئەسێ بۆی کە ڕای جیاواز هەبێ و یەکتر قبولکردن هەبێ بەڵام ئەوەی کە لای ئێمە نەریدا ئەوەی کە زۆر باشە ئەوەی کە تاکو ئێستا یعنی لە ئەوەی کە پەیوەندی بە پرسی گشتیوە یەک دەنگ و یەک بەلاغمان هەبوو هەر بۆ ئێمەش لێرەکانە بەناوی هەمووی قسە دەکەم بەڵێ ڕای جیاواز هەیە لە ئەنجومەنی کۆمیسیۆن لەسەر هەردوو بەشەکەی دەشکرێ یعنی تێڕوانی جیاوازە بەڵام ئێمە لە دیراسە دێنەوەکو باسم کرد تاوەکو نەگەینە دیراسەیەکی ورد و تاکو وەکو دڵڕاوێژ بە لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان و وەکو باسم کرد لەسەر هێمانە پەرلەمانی کوردستان هەموو ئەوانە پاشان دەگەینە بڕیاری کۆتایی بەڵام وەکو باسم کرد بڕیاری کۆتایی ئەنجومەنی کۆمیسیۆنان دەیدا و خۆشی تەحمولی بەرپرسیارەتەکان دەکات زۆر باسی هێنانی ئامێری ئەلکترۆنی و شوازی گەندانی ئەلکترۆنی دەکەن لە کاتێک لەکەنا سێمان کەمەوە چۆن دەتوانن لەماوەی ئەو سێمانگە هەم جیازەکان گرێبەستەکە بکەن هەم جیازەکان بکەن هەم کارمەندانی ڕاهێنانی لەسەرکەن پێدوانیەوە تەنها قسەکردنەوەی هەم لەلایەن کۆمیسیۆنیشەوە هەم لە حیزبەکانیشەوە ئەگەر ئەلکترۆنی نییە چ شێوازێک بەکاردێنەوە ئێمە نەخێر ئێمە جدی بین لەوە